بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر بستدوية 2011 بپشتیوانی خواهی پروردگار سێک لەسەر یاسایەکەم کە لە کوردستان بە ناوی جێندەرە و لە حەقیقەتیشە لای ئێمە ناوی یاسای گانگانۆچێیە. ئەمە پێش هەموو شتێک زۆر داوای لێبوردن بکەم لە بەکارهێنانی ئەم وشەیە و وشەی تری هاوشێوەی کە بۆ مەجلسی ئێمەمانان شیاو نییە، بەڵام بۆ باسەکە پڕاوپڕی مانایەکی جێندەرە کە ئێستا لە دیوەخانی کوردایەتی لە هەولێر شەڕقسەیە لەسەر بە یاسایی کردنی. هەروەها لەگەڵەوەیە کە ناونیشانی بابەتەکە لە ناومانە نامۆیە، بەڵام لە دوو لایەنەوە سوورم لەسەر بەکارهێنانی ئەم وشەیە کە پێڵێمەوە یاسای گانگانۆچێ. یەکەم لەبەرەوەی وشەی گانگانۆچێ وشەیەکی پەتی کوردایەتیە و یەکەم لەبەرەوەی وشەی گانگانۆچێ وشەیەکی پەتی کوردیە و باپیرانی ئێمەش زانیویانە، بە بەڵگەی ئەوە کە لە پیرێکی سلێمانی یا هەولێری یا گەرمیانی یا کوێستانی بپرسی ئەزانێ مانای چی. دووەم بەکارهێنانی وشەی وە بۆ هەڵوێستی پەرلەمان و داوای بە یاساییکردنی گانگانۆچێ زۆرتر و زیاتر یارمەتی بڵاوبوونەوەی بابەتەکەدا کە ئەشێ تین و فشاری زیاتر لەسەر مەسعود بەرزانی دروست بکاتە ئیمزای نەکە، چونکە ئێستا مەسعود بەرزانی لە شوێنی خوای گەورەیە و سیفەتی ڕبوبیەتی ئەوی زەوت کردووە، چونکە بە تاقی تەنیا ئەتوانێت گانگانۆچێ حەڵاڵکە یان گانگانۆچێ حەرامکە. ئەمێ بینە سەر بابەتەکە بە شێوەیەکی علمی و ئەکادیمی بۆ ئەوەی تامان خاتوون لێمان تووڕە نەبێ بڵێ جێیشێ مەلای نەخوێنەوار هاتوون، و هەروەها زۆر مسەقەفەکانی گەڵفشکردنی عەولەمە و هەتی وەلووسکەڵەکانی احتیلال نەیان وامان لێ حاڵیکەن کە ئێمە لەو قەرنی ناوەڕاستەوە هەمانیش لەو سەردەمی پێشکەوتنیان. بۆی بەڕاستی ئەمەوێ بە شێوەیەکی ئەکادیمیانە توێژینەوەی بۆ وشەکە بکەین، بزانین بۆچی بۆتە زاراوەیەکی ململانەی شارستانێتی ئاخۆ ئێمە لێی تێناگەین یان ئەو کەسانەی کە تەقدیمیەکەن و دەمەلاسکیانە بە دوایە. پاشان بۆ میلەتی خۆمانی ڕوونکەینەوە کە بۆچی دیوەخانی کوردایەتیە کافرەکە ئەیەوێ ئەم گانگانۆچێ بکا بە یاسا. وشەی جێندەر ئێستا لە ئینگلیزیەوە وەرگیراوە و ئەسڵەکەشی لاتینیە. جێندەر بۆ خۆی کە ئەنووسرە GENDER ئەنووسرێ، بەڵام ئەسڵی وشەکە GENUS کە لە لاتینیەوە هاتووە لە سەرەتاوەر بە مانای جنس بەکار هاتوو، واتە دیاریکردنی توخمی نێرینەیی و مێینەیی مرۆڤەکە وە شێوازی بەکارهێنانی زمانەوانی خۆی لە کاتی خۆیە، واتە هەتاوەکو پێش ساڵی 1984 لایەنی بەکارهێنانی هەروەکو کردار و ناو و ئاوەڵ ناو و ئاوەڵ کردار و ئەو جۆرەشتانەی لە نەحو سەرفا بەکارهات، یعنی لە گراماتیک و مۆرفۆلۆژیە لە ناو زمانی ئینگلیزیە بەکارە. تا ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو ئاوا بەکارهات، هیچ پەیوەندیەکی لە دوور و نزیکەوە بەوە نەبوو کە ئێستا بۆی بەکارەهێنرێت. زاراوەی جێندەر وەکو چەمکێکی بزاو و هەڵوێستێکی فکری هەبێ تەماشا بکرێت، وەکو سەرەتای زاراوەیەک تەماشا ئەکرێ بۆ ئەوەی کە چۆنەوترە سەرمایەداری لە پێش 700 ساڵ لەمە و پێشاگەر بدوێتە سەرمایەداری مانایەکی ئاسایی وای هەبوو کە یەکێک سەرمایە هەیە. ئەمەش بە هەمان شێوە ئەگەر لە سەردەمانی ساڵی هەفتاکانە بدوتایە جێندەر خەڵک هەر سەرنجی بۆ توخمە چوو، توخمی نێرینە دەینە، بەڵام
لە ناوەندی هەشتاکانی سەدەی ڕابردووە لە ساڵی 1984 کە بۆ یەکەمین جار لە زانکۆیەکی ئەمریکیە بزاوتێکی ژنانە کەوتە بەکارهێنانی و دوایش کۆنگرەیەکی لە مەکسیک بۆ کرد. سەیری کەن برانی بەڕێزم، کۆنگرەکانی کە بۆی ژیراوە لە 84 لە مەکسیک، لە 94 لە قاهرە، لە 95 لە سین، و هەروەها دوایی دێمە سەر تاریخەکان و چیشی تیاوتراوە ئەو کۆڕان یان ئەو مؤتەمەران. لە سەرەتای دروستبوونیە وەکو شتێکی زانستیەکانی کۆمەڵناسی بەکارەهات، خاستەن لە بەشی دراساتی سۆسیۆلۆجی تەڕح کرا بۆی بێ بە زاراوەیەکی تایبەت بە دیراسەکردنی نێرینە و مێینە لە کۆمەڵگەیەکە وەکو بینینی ڕۆڵی کۆمەڵایەتیان و هەروەها کۆمەڵایەتی بە مانا کلاسیکیەکەی پێشوو کە باسی هاوسەرەتی و پەیوەندی خانەوادەیی و ئەو جۆرەشتانە کە تەبعەن هەموو ئەو کۆمەڵگانە کە ئەم جەندەرەی لە یەکەم جارەتیا باس کرا بێگومان لایەنی کۆمەڵایەتیەکان تا ڕادەیەکی زۆر مشتەرەکن کە تۆ لە هەموو دنیای بڵێ لایەنی کۆمەڵایەتی یەکسەر سەرنجە ڕوا بۆ خێزان، پەیوەندەکانی ناوخێزان، پەیوەندەکانی خزمایەتی، پەیوەندەکانی دراوسێتی و هەروەها. بەڵام ئەمان ویستیان لەو قاڵبە وردە دەری بێن، ویستیان باس لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵگەکە بکرێتەوە و دید و هەڵوێستیان لە ژن و ڕۆڵبینینی نوێی و هەڵگرتنی مەسئولیەت و لادان و ڕاپەرەکانی سەر ڕێگا لە دین و کولتور و داو و نەریتە کۆمەڵایەتێک. ئەمە جیاوازە لە سێکس، واتە جنس، مەبەسم ممارەسەی جنس نییە، مەبەسم لە توخمە، لە ڕەگەزە کە پەیوەندی بە سیفەتی بایۆلۆژیەوە هەیە. مناڵێک لە دایک بۆڵن کوڕەیە کچە، یەکێگەی بینین دووجان سکی هەیە، حامیلێ، ئەوە زانین کەەوە ژنە. توخم جیاوازی فیزیکی جەستەییە. گۆڕینی ئەگەر ئەستەم نەبێ یعنی دەگمەنیشە، ئەشکرێ بگۆڕ. هەڵبەتە بە تایبەتی هی پیا و کە زەکەریە گۆڕێ و هۆرمۆنەکانی مەمچی گەورەترەکە و جسمی و شێوەی لەنجەولار و سەوتی و دەزولەی دەنگی محاولە کە باریکتر بێتەوە. لەم جۆرە سیفەتانە، لەم جۆرە عملیاتانە هەندێک تەبعاً لە وڵاتانە کرێ و لە ئێرانیشە کرێ. و هەروەها ئەمەی کە پێوترێ ئەوێ تەماشا بکە ڕۆڵی ئافرەتەکە لە ڕوانگەی کۆمەڵەکەوە چییە و چۆنە. جێندەر بەم مانای دووەمە شەیپوری شەڕێکی تری شارستانێتی ڕۆژئاوایە و لەوێوە ڕۆژئاوا ئەیەوێ پێمان بڵێ ئەو ڕێسا کۆمەڵایەتیەی کولتورەکەتان هەڵەیە و ئەبێ بە بڕیاری لەمانی ڕاستیکەنەوە. ئەجینا نە سندوقی نەقدی دەولی پارەتانەداتێ، سندوقی دراوی نێودەوڵەتی، و نە گەنمی مەکسیک و ئوسترالیشتان بووێت، چکۆمی متحیدە نایە. و هەروەها ئەڵێ فڵان دیدی کۆمەڵایەتیتان لێڵە و ئەبێ بە یاسایەکی پەرلەمانی ڕۆشنیکەنەوە. ئەمە غەیری مافی ئافرەتە. ئێمە هەمومان نەزانین حرەکاتی مافی ئافرەت و ئەنجا ئەو هەموو ڕێکخراوەی مافی ئافرەت، ئەو هەموو قسەی لەسەر یەکسانی ئەکرێ، ئەمە هەمووی باسێک ئەکرێ غەیری ئەوەیە. وەختێکیش کە ژنان وەکو شیعە لێیانە قەومێ و زەختیان لەسەر دروستەکەینەوە، هەمان شتەکە کە ئێمە هەر باسی ئەوەکەینەوە کە ژن و پیا و یەکسان بن لە کۆمەڵگەکە. نا دادەگیان ئەوە نییە کڵاو مەکەرە سەرمان. ئەجینا خۆرە توانی بڵێ یەکسانی، ساڵەهای ساڵە حرەکاتی ژنان هەر ئەڵێ یەکسانی و خەڵک هەر ئەڵێ یەکسانی بە شێوەیەکی گشتی. ئەمە غەیری ئەو مافی ئافرەتێ، ئەمە غەیری یەکسانی ئافرەتە، ئەمە غەیری خەبات دژی توند و تیژی ژنانە. ئەمانە هەمووی جیاوازیان هەیە. ئەمە ئێستا لە دەواازەیەکەوە بۆ میلەتان دێنە ژوورۆ کە دەواازەیەکی زۆر زەعیفە کە ئافرەت. خەڵکی مەزلوم لە کوردستانی ئێمە زۆرە، جوتیاران دەیان قات لە ئافرەتبوومترن، پێست و ئێستانیان ماوەتەوە کەسێکی کوردایەتی ڕوویان تێناک. جێندەر پێناسەی زۆری بۆ کرا، هەرچەنە 30 ساڵ نابێ خراوەتە پێش جەبهەی ململانەی شارستانێکەوە. هەر لە سەرەتاوە تا ئێستا ئەویسترێت جێندەر ببێ بە زاراوەیەکی کۆی دیدێکی تیۆر و
ئایدیۆلۆژیایەکی فکری و سیاسی بزاوتێکی ژنانە لە جیهانە تاوەکو بەرەیەکی ململانەی کولتورەکان بخاتە لاوە و قیەمی ئەمریکایی بە شێوەیەکی تایبەتیان قیەمی ڕۆژئاوایی بە شێوەیەکی گشتی بێنەتە جێی. ئەمە هەر لەو جۆرە بزاوتەیە کە وەکو فێم بەکار هاتوو. جا هەندێک گەڵێن لەبەرەوەی فێمینیزم شکستی هێناوە لە شەستەکانە ئەمەیان بۆ دروست کردوێتەوەی بۆی بزاوتێکی تری جێندەر گشتگیرتر لە فێمینیزمەکە بێتە پێشەوە و بەو شێوەیە ڕەواجی پێ بدرێت. دوای سەرهەڵدانی زاراوە و چەمک و بزاوتی سەرەتایی جێندەر سەرانی سەرمایەداری بینیان ئەمەش کۆکەرەوەیەکی تری وزەی مرۆڤایەتیە و هەرزان و ئاسانە خرێتە خزمە سەرمایەداریەکەی ئەوان. بۆ یەکسەر لە ئەمریکاوە هێنانە مەکسیک، میسر، چین، ئەنجا پەیوەستیان کردەوە بە تەنمیە و دانیشتن، بە تەنمیە و دانیشتوان ببورن. ئەنجا پەیوەستیان کردەوە بە تەنمیە و دانیشتوانەوە. سەیریکەن برایانی بەڕێزم، ئەوەی کە شارەزای سەرمایەداری و دروستبوونی سەرمایەداری ئەزانێت کە سەرمایەداری لە ئیفلاسایە و ئێستا ئەوێ بگەڕێ سەر لەنوێ بۆ بازاڕی نوێ، سەر لەنوێ بۆ دەستی هەرزانی بەکارهێنراو و باشترین شتێکیش کە لەو دەواازەیەوە هەمە چێتە کۆمەڵگەکانەوە، هەم ئافرەتانیش بەکاردێنێتەوە وەکو دەستین و لە بازاڕەکانی خۆیان ئەتوانێت بەکاریان بێنێتەوە و لە چێڵگەی بەرهەمهێنانەکانە لە وڵاتە فەقیرەکان بەرهەمیان دێنێتەوە، بەرهەمەکانیان هەموو بەرهەمەکانیان دێنێتەوە بە وڵاتی سەرمایەداری. لەبەرەوە هاتن بە ئاسانترین شێوە لە دەواازەی ژنانەوە هاتنە ناو ئەم مەیدانانەوە و ژنانی داماویش بۆ خۆیان هەست بەمە ناکەن، چونکە وەکو ڕیشۆڵەی زستانوان دێتە دەرەوە دنیا هەمووی بەفر دایپۆشیوە، یەک شوێنێک ڕەشاییەکی لێیە کۆمەڵ دەغڵودانی لێرێ. ئەم لەبەر ئیحتیاجی خۆی بۆ دەغڵودانە ئەچێ نازانێ ئەوە فاقەیەکە نراوەتەوە داوێکی پێوە ڕەبتە لەگەڵ دەنووکی بر بۆ گەنمەکە قاچێ بە بەداوەکە. بزڵت ئەمەش وهایە، بەڵام ژنانێک کە ئێستا وا ئەزانن بۆ گەڵفشیە وەزانە هەرەوەندەیە کە لە پەرلەمانە تەرحی کا و قسەی زلزل و خواژەی زانە چەند منەظەمەی تری لە پشتەوە هەیە کە تەشجیعیەکەن و بەرنامەجەکەیان بۆ ئامادە کردووە و یارمەتی و ئیمکانیەتیان داوەتێ و ئافرینیان بۆ کێشاوە بۆ ئەوی بڕاتە پێشتر. بەڵام بە هەر حاڵ بەو بەهانەی کە لەبەرەوەی ژن بەرهەم ناهێنێ پیا و کاسبی بۆکە لەبەرەوە یەکسان نابن، بۆیە ژنە چەوسێنرێت. ڕێگای ڕزگاریکردنی بریتیکردنی ئەمە ئەو تەڵەفاقەیە کە باسی یەکەمی سەرمایەداری ژنی داماوی زۆر ئاسانتەیەکەوە ئەزانە فعلەن وایە. دوای سەیریکەن ژنەش ئیشەکە، پیاوەکەش ئیشەکە، مناڵەکەشیانە بەنە ڕەوزە، بە هەموویان پارە پەیاکەن بۆ سەرمایەداری نوێ، بۆ کۆمپانیا زەبەلاحەکان کە وەک زەرون و تێریش ناخۆن، پڕ نابنەوە. زەرو کە پڕ بوو تەحەمولی ناکە، ئەکەوێتە خوارەوە، جسمی قورسەوێکەوێتە خوارەوە، بەڵام ئەمانە ناکەونە خوارەوە، هەتاکو میلەتە گەیانێنێتە خوارەوە وەکو بن عەلی. لەبەرەوە لە ساڵی 1994 ئەم جارە کۆنگرەیەک گیرە لە قاهرە بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکان، ناویشینرا مؤتەمەر القاهرە للتەنمیە، گوایە بۆ گەشەکردنە. خەڵکی وەی زانی نەتەوە یەکگرتوەکانە ئەوێ گەشەکاری لە وڵاتانی باشوورە بکا کە وڵاتی فەقیرە، بەڵام لە 51 شوێنە لە 13 لاپەڕەیە باسی جەندەر هاتبوو. لە ئیعلانەکەشا کە لە مادەی 4 و 19 دەرچوو جەنگێک دژی غەیری خۆیان ڕاگەیەن کە لە دەقە عەرەبیەکەی ئەڵە تەحطیم كل التفرقة الجندرية، تحطيم كل التفرقة الجندرية، يعني تكشكاندني همو جیاوازی خوازێکی جەندەری. ئەو کاتەکەس ئەو ئیسارەیە نەبوو، چونکە تەرجمەی جەندەرەکە لە زمانی عەرەبیەکەیە کرابوو لە قەوسا نووسرابوو الذەکەر خەت مائل الئونثە، نێرینە خەتێکی مائل مێینە، بەو شێوە تەرجمە کرابوو. بەڵام دوایی کە هەندێک بڕگەیان بۆ حسنی مبارەک باس کردەوە،
هەر لەسەر تەلەڤیزیۆن هاتووتی بەڕاستی ئەمە شتێکی زۆر نامعقولە کە پێیان و دۆڵا لایەنێکی بریتێ لە گانگانۆچیە زۆر شەرمی کرد هەر لەسەر تەلەڤیزیۆن بۆ خۆی زۆر شەرمی کرد هەر لەسەر تەلەڤیزیۆنەکەش وتی معقول نییە نەتەوە یەک گرتوەکانتە بە نایشتی وا بکە بە ناوی تەنمیەتە سوکانەوە و بۆ میسریشی بهێنە جا سەیری کەن برایانی بەڕێز ئەوەی مەکسیک ئەوەی قاهرە ئەوەی چین کە کرا هەمووی مؤتەمەرێکی بۆ کراوە لە قاعەیەکی گشتیە بەڵام لە کوردستانی ئێمەیە لە پەرلەمانەکەیە مناقەشەکە ئەکرێتەوە بۆی ببێ بەیاسە لە مەکسیک چۆر بوو هەچ کەسێ هەر کەسەوە گەڕاو سەر خێزانی کاتۆلیکی لە میسر کەس گوێی پێ نەدا چونکە هەر کەس خێزانی خۆیە پارێزێ و لەسەر قیەم و دید و کلتوری خۆیە ڕوە لە چینیش کەس ئاوەڕ لێ ناداتوو بەڵام تۆ تەماشای کوردستانە داماوە تۆ هیچ نیت پەرلەمانێکی لاکۆڵانی تەشکیل کردو تۆ پێڵی پەرلەمان حیزب تابی نەقاقایەتی حیزب بەڵێ خوێنی پیسە و بە شادەمارەکانی هەمووی تەوزیع بووە دیوەخانێکی کوردایەتی لێ قەوما و دانیشتو وەڵام مناقەشەی گانگانۆچیەکەین ئەڵش ئەشمانەیە وەڵات سەرۆک ئیمزایکە سەرۆکێک لە خانەوادەیەکی محتەرەم لە خانەوادەیەکی ناسرا و باپیری تەکیەی بردۆ بەڕێوە ئاخر شتێکی زۆر نەشیاوە بەڕاستی شتێکی زۆر نەشیاوە هەر ڕێگا بدرێ بەوەی بێتە بەردەستی مەسعود بەرزانی وەڵات تۆم گانگانۆچەیە ئیمزاکەی پێتان سەیر نەبێ برانی بەڕێزم یعنی وشەکان وشەی کوردین کوردەواری ئێمە موشانە هەمووی بۆیە ناڵێم حیز چونکە حیز کە هۆمۆیە فەرقی هەیە حیز لەوانەیە گانەدا بەس نایکە ناژڵێم نێربازی چونکە نێربازی کابرا لەوانەیە هەر ئەیکا بەڵام نادا نێرباز لەوانەیە ڕۆژی هەتیوێک سواری هەتیوەک نێرێک ببێ بەڵام دەستێ ببێ بۆ قونی چەقۆیەک لێدا دوودەچیش دیسان فەرقی هەیە لەگەڵ ئەم ئیشی گانگانۆچەیە دوودەچی کەسەکەیەکە بۆ خۆی وایە خۆی مە نازانین لە پەرلەمانە یەکێکی تیابێت کە دوودەکی بێ بەڵام دەنگەکە بۆ گانگانۆچەکە دراوە ئەگەر زانیمان کێ لەوانە دوودەکیە یا گەڵفشە لە مێینەکان لەبەرە جێی خۆیەتی ئابڕی بتکێنی باسی بکەین و بۆی خەڵک دەنگی پێنت بەنسبەت پیاوە برانی بەڕێزم ئەوترێ حیز نێرباز دوودەکی بەنسبەت ژنەوە ئەوترێ قەحبە یان تۆزێ بە ئەدەبە ئەوترێ لەش فرۆش بەڵام ئیشەکەیە کە پێوترە گاندان بەنسبەتی هەردووچیانەوە و گانگانۆچێ ئەگەر هاتوو دوو نێرینە سواری یەکترە بوونەوە ئەمە بێزەبت بڕگەیەکی تایە خێزانێکی تا دروستەکرێت کە نێرینەی مارە کردو واتە گانگانۆچیەکە نەمدوان ئەمما شوێنی ئەم ئیشە قۆڕە پیرەکانی ئێمە پێڵن کە لە چی تۆزە ئەهوەنە کرایەوە کرا بە مەلها خەڵکی سەرجادەژەوە پێڵێ قەحبەخانە لەرقی هەیە لەگەڵ کابرایەکە کە ژنانیە تەبیعەتی ژنانیە یا تێکەڵ بە ژنانە بێ یا ئەم جۆرە شتانە هەروەکو بالمقابل لە ژنانیشە بە ژنێکیش کە دەم هەراشە و زۆر لە مەجلیسی پیاوانایە و خۆی لە شت هەڵە قورتێنە ئەڵێن چۆخاژن لەبەرۆ برانی بەڕێزم ئەمە هەردووچی فەرقیان هەیە بۆیە ئێستا شتێکی زۆر غەریب و سەیرە کە تۆ بێنی ئەم مەوزوعە ئەم مناقەشەکردنە بیخەیتە ناو پەرلەمانەکەوە لە پەرلەمانە باسی لێوە بکرێ دوایی زۆرینەیەک لەم خەڵکە دەست هەڵبڕن بۆی ئابزانین چێ نەخوێنەوارە ئەوانەی وشەی گانگانۆچیەکەیان هێناوە لە پەرلەمانە بیکەن بە یاسا یان ئێمە کە بەرهەڵسکاری ئەم وشەیەش و ئەم دید و تێڕوانی نوێن کە لە دابوو نەریتی عەولەمەیە بەکارد کاممان خوێنەوارین و کاممان نەخوێنەوارین تێ تامان خاتون نەخوێنەوارە تایە یا مەلاکانی ئێمە کە زانیویانە مەعارەزەی چیەکەن و نامیان داوە بە مەسعود بەرزان ئابزانین ئەو دادەگەڵفشەی کە لە پەرلەمانی کوردایەتیەوانانی کافرا دەستی هەڵبڕی و مەشروعەکەی پێشکەش کردووە ئەخۆ بزانین ئەو خوێنەوارترە و ئەقلی بەم ئیشە ئەشکێ یا ئێمە باشتر بۆی چوین و ئەقڵمان پێشکە و تاریخی ئیشەکەمان هەمووی لەبەر چاوە ئێمە ئەزانین ئەو گولەیە چ گولەیەکی شارستانەتی و لە چ ململانەیەکەوە هاتووە شەڕی چ و غەزای چ فکرێک کە پێمانە کرد
ئاخۆ ئێمە لەم زاراوەیە باشتر تێگەیشتون یا لوسکەڵای عەولەمە کە ئێستا لەسەر وەزنی احتیلال و دەستی احتیلال چۆتە پەرلەمانێکەوە کە پێی ناوترێ پەرلەمان بەڵام لەبەر خاتری تەمریری یاسای ئاواهی پێوترێ پەرلەمان و پێشوازیان لێکرێ و چەپڵیان بۆ لێکرێ ئەبێ ئەم خولە ناوبرێ خولی قوندان بزانین خولی قوندان چیان هێناوە بۆ کورد کە ئەیانەوێ ئەمە بکەن لەبەرەوە بەڕاستی برانی بەڕێزم جێی خۆیەتی لەگەڵ بەکارهێنانی ئەم وشە سەختانەیە لەگەڵ یانە و لەگەڵ مناقەشەکردنی مەوزوعەکەشە بینەوە بڵێن بزانین بۆچی لە مەکسیک لە پەرلەمان نەوتراوە بۆچی لە قاهێرە لە پەرلەمان باس نەکراوە بۆچی لە سین لە چین نەخراوەتە پەرلەمان بۆچی لە هۆڵەندا نەخراوەتە پەرلەمان لە لاهای باس کراوە بۆچی هێشتا هەندێک وڵاتی ئەوروپی نایڵە لە پەرلەمانەکەشیا باس کرێ نەژبووە بە قانون پێ باشە تۆی پەرلەمانی کوردایەتی لە چۆ تۆ بووی بەشت بەچی ئەوی بەشت تۆ لات کردە بەلای ئەنفالیان و هەڵەبجە و خەڵکی دامە بەڕاستی ئەمە شتێکی زۆر غەریبە برانی بەڕێز سەیریکەن برانی بەڕێز مؤتەمەر لە قاهرە کراوە لە قاعەیەکی شانی حیزبی حاکمیش نەیکردووە یا حیزبێکی تر کۆمەڵی خەڵک مناقەشەی ئەم مەوزوعە کراوە لەبەر ئەمەی متحیدە داوای لە وڵاتە کردو بیکەن و ئەوانش کردوویان بڕیار هەر بڕیارێکی لەسەر درا هەر تەمشیەت لە ئەعمالێکیان کردو هەزاران بڕیاری ئاوا لەبەر دەسەڵاتێکی مخابراتی ناچێتە مناقەشەی ناچێتە پەرلەمان بە شەرتێ لە میسرە و لە دەرەوەی مسر 30,000 ئەندامی ڕەسمی حیزێتی هەیە کە مەقەڕیان لە کەنەدای لە ساڵی 1995 کۆنگرەی چین گیرە ئەویش بەناوی مؤتەمەر سوکانەوە گیرە کۆنگرەی دانیشتووان لە وەسیقەکەی ئەو مؤتەمەرەشە وشەی جەندەر 233 جار بەکارە بۆیە مایەی لە سەروەستان و هەڵوێستەکردن و سەرنج لێدانی بۆ مایەی بە دوواداچوون و سەر هەڵدانەوەی یەکەمی و دەستپێکی یەکەمی کە بۆچی کراوەتە ئایدۆلۆژیای بزاوتێکی کۆمەڵایەتی شەڕی شارستانێتی ئەمە ئایدۆلۆژیایەکە ئەمە عەقیدە و دید و تێڕوانینێکە کۆمەڵی خەڵک باوەڕیان پێی هێناوە بزاوتێکیان لەسەر دروست کردو ئەم سێشتە برانی بەڕێزم هەبوونی فکرێک و هەبوونی کۆمەڵێک لەسەری و بزاوتێک لەسەری کە هەڵوێستی تایبەتی خۆی هەیەوە لەسەر دید و تێڕوانینەکان دروستێکە ئەمە کردێتی بە ئایدۆلۆژیایەک کە ئومەی متحیدەتە بەنایەکە یان تەشجیعەکە بە تەشجیعی ئەمریکایی لە کۆنگرەی چینە وڵاتانی ڕۆژاوە کە ئانەوی زاراوەکە وەکو دید و فەلسەفە و یاسا بچەسپێنن وڵاتانیشی تر دژی وەستانە 23 وڵات جارە هەر هەستانە سەر پێوەریەکە لە فەقەرەیەکیانە دژی وەستا بوون لەو ڕوانگەوە کە جێندەر ژیانی نوێی دوو ڕەگەزەکەیە لەبەرەوە دژی وەستا بوون ببوورە هەروەها تەماشایەوانە کردو کە ئەمە ڕەفتایەکی نوێی کۆمەڵایەتیە وڵاتانێکی تر وەکو چین خۆی ئەمەی بەناوە ڕەفەز بوو لەبەرەو خاوەن جەندەژەنەکان جەندەوانەکان بە مەجبوری ڕازی بوو ناسەی کە ئەڵێ the non-definition of the term gender گۆڕانکاریەکان بەسەر ئەوەیە هاتەوە کە ڕازی بوون حتا بەریتانیا ڕازی بوو بەوەی کە بنووسێ نێرینە خەتمائیل مێینە پێناسەیەکی کۆمەڵایەتی کە ئێستا لە کوردستانیش هەندێک یانەوێ پێناسەیەکی ئاوای بۆ بێننەوە و بیهێنەوە بەردەستی مەسعود بەرزانی دوای ئەوان لە ساڵی 1990 کۆنگرەیەکی تر لە ڕۆما بەسترا ئەم جارە دەربارەی دامەزراندنی دادگای نێودەوڵەتی تاوان بۆ دادگاییکردنی سەیریکەن ئەو دەوڵەت و حاکم و قازیانەی کە حیزێتی و گانگانۆچیە هیدوو نێرینە یان هیدوو مێینە بە تاواندانی محکەمەیەک دامەزرا ئەم جارە زۆر سەیرە و لە ئیتالیا کە کاثۆلیکیشە بۆ ترساندنی عایلەی کاثۆلیکیش هەر کەسێک گانگانۆچێ بە جورم دابنێ
هو تقديمي دادگاك لم كونغرا كهر ولاتاني رجاوي برديانا سر بريار درا أليه هەرجیا کردنەوەیەک یان سزایەک بەهۆی جێندەرەوە دەرکرابێ بە تاوانی دژی مرۆڤایەتی حسابەکە یعنی جرائم ضد الإنسانية ئەوەندە شتێکی گەورەیە یعنی چۆن تۆ بڕۆی قەبیلەیەک قڕکەی هەمویان بکوژی ئەمەش وەکو ئەوە وایە کە مادام دوو حیزت لێک جودا کردوونەتەوە نەتێشتۆ گانگانۆچێک بەڵام لەمەشا لە دەق عەرەبیەکە و دەق فەڕەنسیەکەیە وشەی جێندەر ئاوا تەرجمە کرا واتە نێرینە و مێینە لە بازنەی کۆمەڵگەدا ئەم بڕگەیە لە بازنەی کۆمەڵگەدا دیارە لەبەرەوەی کە کۆمەڵگەی وا هەیە لە ئەوروپایە و بەڵام ئەم گانگانۆچەی پێ قبوڵ نییە پاش مەرحەلەی 98 ئەم جارە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوا پێناسەی جێندەری بۆ کردینە جێندەر ئەو زاراوەیە کە وەسفی سیفەتەکانی هەریەک لە پیا و ژنەکە وەکو سیفەتی پێکهاتەی لێکدراو مڕەکەب ئەمەش کە پەیوەندی بە جیاوازیە ئەندامیەکانیەوە نییە ئینسیکلۆپیدیای بەریتانی واتە مەوسوعەی بەریتانی ناوینا ناسنامەی gender identity ئەو بەو پێناسەیە بەم شێوە پێناسەی کردووە کە هەر ناوی ناسنامەی جێندەری لێناوە ئەڵێ هەستکردنی مرۆڤەکانە بە توخمی خۆیان کە نێرینەن یان مێینەن ئەنجا ئەڵێ لەوانەیە توخمی مرۆڤەکە جیاوازی هەبێ لەگەڵ هەستکردن بە سیفاتی ئەندامەکانی توخمەکە خۆی واتە دەشێت هەست و ئەندامەکانی پێکەوە گونجاو نەبن بە مانایەکی تر سیفەتە ئەندامیەکەی لەگەڵ ناسنامەی جێندەرێتیەکەی نەگونجێ یعنی ئەشێ نێرینە بێ زەکەری هەبێ سیفەتی نێرینەی لە جەستەیە هەیە بەڵام هەڵسوکەوت و تەسەڕوفی ژنانەیە کچانەیە یان کچە بەڵام هەڵسوکەوتی نێرینەیە لەبەر ئەم کچە ئەشەیە کە گەورە بوو کچێ بگرێت بە ڕەفیقی خۆی کچێ بخوازە کچێ بێنێ هەروەکو ئەو کوڕەشە توانێ بڕوا شوبکا بە کوڕێکی تر لێرە ئەمە یەکێکە لەو خێزانانەی کە دروستە بێ خێزانی کوڕ لەگەڵ کوڕ کچ لەگەڵ کچ توێژەرەوەی فەڕەنسایی ئافرەتێک ناوی خاتو ئەنتۆنێت فۆکۆیە لە پێناسەکەی ئەڵێ جێندەر بریتیە لە جۆر و کاریگەری پەیوەندی نێوان توخمی مرۆڤ و باری کۆمەڵایەتی چی کاریگەری لەسەر جێندەرێتی دروستەکە لە هۆکارە ئابووری و کولتوری و ئایدۆلۆژیەکە دراسەی ئەمە ئەکات چی ڕۆڵی خاوەن جێندەرەکە دیارەکە ئەڵێ هەرەبێ یەکسانی ژن و پیا و بە زۆریش بێ بخزێنرێتە ناو سیاسەتی گشتیەوە و حکومی بێیان ئەهلی ئەبێ هەر تەبەنا بکرێ بۆیە لە کوردستانیش ئێستا هەندێک ئەڵێن وەکو تامان خاتوون ئەڵێ ئەبێ ژنان بەشدار بن لە دەسەڵاتە بچنە سەر حکم بۆی بتوانن گۆڕانکاریەکان دروست کرد دانیشە داگە گیان دانیشە خەڵ 190,000 پێشمەرگەی داناوە بە دیارخۆیەوە 150,000 ئاسایشی بە دیارخۆیەوە داناوە دەستگای پاراستن و عەشیرەت و حیزب و هەمووی بە دەوروبەری خۆیان کردووە بە مخابرات و بە چاوتەوە بە تەمای هەروە بە ئاسانی لێی سەنیتەوە بڵێ وەڵا گانگانۆچیەکەم بە قانون دانیش ئەم سەرەمەدە لەم قۆچە قورسە هەم قۆچە شکاوە بۆچیە دەی لەم شاخەیت بلێ و بارزە تامان خاتون لە وەزارەتی ڕۆشنبیریە تامان خاتون لەوێ ناتق ڕەسمی ئەوەیە بەڵە زیاد لە 30 قسوور ساڵە ئەی ناسمەوەیش باش دەزانێ وەختە کە منیشی ناسیوە یەکەم جار چۆن ئێستا هەر ئاوای ناسیوە بەهەرحاڵ کەوابوو
دوای ئەو لە دوایی تر بە هەر بە تەسەلسل بێمەوە سەری دوای ئەو UN خۆی زیاتر تەبەنای کرد کتێبێکی دەرکرد یا باسێکی دەرکرد بە ناوی Challenges for the Future تەحەداکانی داهاتوو لەوێ لە لاپەڕە 36 بۆ 42 خێزانی کردو بە 12 جۆرەوە دێتە سەر خێزانەکان دواییە گاتە ئەوەی کە خێزانی پیاوە حیزەکان خێزانی ژن لەگەڵ ژن و هەروەها ئەنی بەڕێز لە 1964 لە مەکسیک لە 94 لە قاهرە لە 95 لە چین لە 99 لە لاهای لە 2007 لە نیویۆرک لە 2000 لە نیویۆرک و ئەوانەی کەوا دژی وەستانەوە هەبوو دژی ئیجهاز بوو واتە لەباربردن هەبوو دژی ئەو بڕیارە بوو ئەو خێزانە بوو کە خێزانی المتعایشینە معن ئەوانەی کە پێکەوە ئەژی و هەروەها هەبوو دژی ئەوە بوو کە نووسراوە خێزانەکان و جۆری خێزان دروست کردن چونکە هەموو وڵاتێک وا حسابەکە کە خێزان بریتیە لە ژن و پیاوێک کە بە پێی عورفی ئەو وەزعە ئەو وڵاتە ئەو جێگایە خێزانیان پێکەوەنە لێرەوە ئەزانین کە ئەمە هەمووی بزاوتێکی کۆمەڵایەتیە لی دروست بووە و دەسەڵاتی فرعونی و تاغوتی نێودەوڵەتی بە دوایەوەیەتی ڕێکخراوەکانی نەتەوەی ئومەم متحیدە هەمووی خراونەتە گەڕ بۆ سەرخستنی ئەم مەشروعە و بزاوتی فێمەنیزمەکەش هەر هەیە ئەمەشی هاتۆتە سەر ئەوەی کە جەندەران لە ظاهریانە ئەیانەوێ ئەڵێ نەبێ مناڵ لە سەرەتای فامکردنیەوە دیدی جەندەریان پیا قاڵ بکرێتەوە یا پیان بدرێت تا نەڵێن ئێمە کوڕین یا ئێمە کچین لە سەرەتاوە بزانێ بەڵێ کوڕ و کچن وەکو فیزیکی بەڵام وەکو ئەندامێکی کۆمەڵایەتی وەکو یەکە دوو هەم نابێ وەزیفەی بایۆلۆجی ژن کە حەملە کاریگەری لەسەر ناسنامەی جێندەرێتەکەی هەبێ بەڵام لە ژێرەوەش بریتێ لە لادان و ڕادانی هەموو دین و دابوو دەستورێکی کۆمەڵایەتی میلەتان و چەسپاندنی دیدی کۆمەڵایەتی شارستانێتی ڕۆژاوا و بەکارهێنانی ئەو دەستانەی کە ئاوا هەرزانەکەوێتە بەردەستیان بۆ هەڵخولانی مەکینەی سەرمایەداری ئەیانەوێ مارەکردنی پیاو لە پیاو ببێ وە زۆرکردن و هاندان کە داواکەین خوای پەروەردگار لە غەزەبی خۆی بمان پارێزێ و مارەکردنی ژن لە ژن و زۆرکردنی سیحاق ئەوەش معلومە کە لە ئیسلامە حرامە هەروەها ئیلغاکردنەوەی مارەیی چونکە ئەڵێن چ پێویستی بە مارەییە هەروەها بەرەڵایی جنسی و فڕێدانی زۆڵ بۆی ببێ بە شتێکی ئاسایی و ئەمە شتێک کە حتا ئافرەتێکی عەلمانی ئیشتراکی وەکو بێنەزیر بۆ تۆ پێی قبوڵ نەبوو لە مؤتەمەری قاهرە لە 94 وتی جێی داخە کە وەسیقەی کۆنگرەکە دەقی وا دژواری تێدایە کە تیرە و لە ناوەڕاستی دڵە چەقێ دژایەتی تەواوی قیەمی شارستانەتی باکوور و باشوورەکە دژایەتی قیەمی مزگەوت و کڵێسای ئەمە بێنەزیر بۆ تۆیە کە ئیشتراکی بوو و لە عایلەیەکیش و هیچ باوەڕێکیشیان وەها بە ئیسلامەتی نەبوو حقیقەتی جێندەرێتی برایانی بەڕێزم حقیقەتی ئەوە بەڕاستی ژەهری ناوهەنگوینە حقیقەتی ئەم مەشروعە ژەهری ناوهەنگوینە ورچی گوێ لەیخۆ پڕپۆڵەی سەر قولاپە ماسی دیدلێڵەکەوێتە بەری تەڵەی ڕێ عەمباری گەنمە مشکی سەر لێ شێوا و پەلاماریێت بەڕاستی ئەمەش ئەی ڕەقیبی نوێی شۆڕژگێڕانی مفلیسەکە کەوتونەتە بەر لیبرالیزمی ململانەی شارستانێتی ڕۆژاوە ئەمە بەڕاستی شتێکی زۆر خراپە لۆغمی سپی پێستی چاوشینە دادەگەڵ فشی دیوەخانی کوردایەتی ئێوە بیکا بە یاسا و بەسەر دیندارانی کوردیا بچەسپێنێ کە ئەوەش بەڕاستی شەڕێکی
زۆر سەختە بە هەموو شێوەیەکیش پێویستە بەرەو ڕووی بوەستین. ئەو ئامانجانەی کە دزاوتی جەندەر بەڕای خۆیانیانەوە بێتە دی، یەکەم گوایە بایەخدانە بە ڕۆشنبیری ئافرەتان و جێگیربوونی خێزان. جا ئەمە هەموو شتێکە کە بە عەکسەوە ناوەنرێتەوە. چۆن ئەی بیستین دایمە مافی مرۆڤ و دیموکراسی، وەڵە ئەمریکا بۆیە هاتۆتە عێراق و بۆی دیموکراسی بڵاو کات. دیموکراسیەکەش لە هیچ شوێنێکیان نابێت. کەوابوو یەکەم شت کەڵێ بۆ جێگیربوونی خێزانە، جارەمە هەر درۆیە بۆ هەڵوەشاندنی خێزان. دووهەم گۆڕینی ئەو یاسانەیە کە لە کولتورەوە هاتوون. تۆ ئێستا یاسای نەرویجی لە دید و تێڕوانینی کولتوری خۆیانەوە هاتووە کە بەشێکن لە مەنزومەی غەربی. 1000 ساڵ لەمە و پێش نەرویجی چۆن بیری کردوتەوە، چۆن یەکەم جار دەستوری داڕشتووە. بۆ نمونە لەم قیەمەی خۆیانەوە هاتوون و دەستوریان داڕشتووە لەگەڵ ئەم مەنزومە غەربیەی کە دێتە پێشەوە بۆ هەمویان بەشدارە بنتیایە و مەرجعیەتیشیان بۆ نمونە حقوقی ئینسان. لە ساڵی 1948 کە دەرکە بەنایان کردووە ئیمزایان کردویانە بە یەکێک لە مەرجعیاتی قانونی خۆیان. سێهەم پەیوەندی جنسی ئەڵێ مەرج نییە بە دوو توخمی جیاواز بێتە دی. توخمێک لەگەڵ توخمی هاوشێوەی خۆیە پەیوەندی جنسیەکە دروستەکە و پێویستە ئەمەش ببێ بە قانون کە شتێکی شەرعیە و یاسایی. چوارەم بایەخدان بە ڕۆشنبیری جنسی قوتابیان کە هەر لە سەرەتاوە ببێ. پێنجەم پەروەردەکردنی زارۆکان لەسەر دیدی جێندەری. ئەمەش بە نەزەری ئێمە بەڕاستی داڕمان و هەڵۆشانەوەی خێزانی ئیسلامیە بە تایبەتی تێکدانەوەی قیەمی دینی ئیسلامی و کاتولیکیە کە کۆمەڵگە محافظەکانی لەسەر دروست دەبێ، بڵاوکردنەوەی فەساد و بێڕەوشتیە، استیغلالکردنی ئافرەتە چونکە زەعیفە، ڕێخۆشکردنە بۆ تەدەخولی سیاسی و قانونی هەموو ناوچەیەک، ڕێخۆشکردنە بۆ داگیرکردنی عسکەریشی وە ڕوتانەوەی. ئەمە ئیلغاکردنەوەی ڕۆ لە ناو خێزانەکەیە و ڕەفزکردنەوەی خێزانە، ڕەفزکردنەوەی زەواجە وەکو هاوسەرێتی، بڵاوکردنەوەی بەرەڵاییەکی خەیاڵیە، بوارکردنەوەی بۆ لەباربردن هەر وەختێک ویستی، بۆ هەڵگرتنی زۆڵ کچێکە تەمەنی 19 ساڵە و شووی نەکردو و زۆڵی پێیە، چۆن لە کۆمەڵگەی ئەوروپیا ئاساییە، پێویستە لە هەموو کۆمەڵگەیەکی ترە ببێ بە ئاسایی بە شێوەیەکی گشتی. برانی بەڕێز و هیوادارم سیاسەتمەدارەکان و ئەندامانی پەرلەمانە تەقاوتەکەش بیبیستن دیوەخانی کوردایەتی، بزانن کە بڕیارەکانی لە هەر شوێنێکا کە داویانە کۆکراوەی بڕیارەکانی بزاوتی جێندەر و ئومەمی متحیدە بەم شێوەیە. من دەخاڵی باسکە. یەکەم نامۆیەتی ڕەوشت یاساییە و مافێکە لە مافەکانی دوودەکی کە هاوسەرێتی قبولکە. یعنی ئەم نامۆیەتی ڕەوشتە حیزەیان دوودەکیە لە شفرۆشەیان هەرچی کە هەیە، ئەمە مافێکە لە مافەکانی خۆی، لەبەرە پێویستە بە یاسایی بکرێت. دووهەم زارۆک خستنەوە مافە، واتە دەشێت کچ ببێتە دایکی خاوەن مناڵ و کوڕی عازەبیش هەروەها ببێ بە خاوەنی مناڵ، هەروەکو کە ئافرەتەکە مافی لە باربردنی مناڵەکەشی هەیە. سێهەم ئەبێ حکومەتەکان وەسیلەی مەنع بۆ گەنجی هەردوو توخمەکە ئامادەکەن و ڕێ بە مەمارەسەی جنس بدەن. ئەوەش معلومە بۆ بڵاوکردنەوەی ئایدزە لە وڵاتانی ئێمە. چوارەم چارەسەری نەخۆشیە جنسیەکان لەسەر حکومەتەکانە بێ. پێنجەم فێرکردنی قوتابیان لەسەر ممارەسەی ڕاستی جنس و بەکارهێنانی کەرەستەی پاراستن، یعنی پیشان بدرن کە چۆن کەرەستەکانیش بەکارهێنرێن. شەشەم کۆرسکردنەوە و کۆڕبەستن بۆ زیادکردنی ڕۆشنبیری جنسی لە ناو خەڵکە. حەوتەم
هەڵگرتنەوەی زۆڵ و هاندانی. هەشتەم پەیوەستکردنی مەڵبەندەکانی هۆشیاری گەشتیکردنی بە دەستگاکانی UN-ەوە. تۆ سەیری ئەم شەیتەنەتە برانی بەڕێزم سەیریکەن. یعنی ئەوەی کە لە کوردستان کراوەتەوە مەڵبەندێکی هۆشیاریکردنی جێندەرە بە حسابی خۆی پەیوەست دەبێتەوە بە ڕێکخراوێکی نەتەوە یەکگرتوەکان. ئەوە خوای زانێسە لە کوردستان چەند منەظەمە لە پشت ئەم ئیشانەوە هەیە. ئەم منەظەمانە یەکسەر بەم ئەلکترۆنیە پەیوەستیانە بێتەوە بە ئومەمی متحیدەوە. ئەمجا سەیری لە هەموو شتێک سەیرتر. تۆ سەیری ئەم بڕگەیەکەن کە لە بڕیاری نەتەوە یەکگرتوەکانی شاهەیە بوو ئەم منەظەمانە. نۆیەم دادگای نێودەوڵەتی لاهای هەوڵەداد لە هەموو قوتابخانەیەکی جیهانە دەستگایەکی تایبەت بە خۆی دابنێ. تۆ لەوانەیە پێت شتێکی زۆر سیر بێ بابەمە چۆن نەکرێت لە جیهانە چۆن نەبێ. ئێ عەزیزم سیمکارتێکی بچووکتر لەوەی تۆ لە مۆبایلەکەتا بەکارهێنی لە پۆلەکەیە دایەنێ. لە جەدوەلی شازانە چ ڕۆژێک ئەم دەرسە هەیە کە خستوێتە ناو مەنهەجەکەەوە بە زۆر خستوێتە ناو مەنهەجەکەەوە. خوارەوە نێ مەسعود بەرزانی ئیمزایکە کە بوو بە قانون مەلای مزگەوتەکە ئەبینێت دوو کە سواری یەکە بن گانگانۆچیەکەن لە ناو ئاودەستێ. ئەبێ کە دەرگاکەی کردو بڵێ ببورن بۆچی ئەوە خراپ مزگەوتەکەتان بەکارهێناوە. هیچ شتێکی قانونی لەبەردەستانیە دیفاعی لێ بکە. گوێیان بگرێ بیان کاتە دەروات تفێ بکاتە ناوچەوانیان ئەدرێ بە دادگا وڵات تۆ مخالفەی یاسات کردو چونکە تۆ نەتێژە و دوانە گانگانۆچی خۆیان تەواو بکە. ئێڵە باشەوە مزگەوتەکان استغلال کردووە. ئەڵێ نا منبەری مزگەوتەکە مەمنوعە استغلال کرێ نەبادا تەئیدی تەتەڕف و ئڕهابی تیا بکەی. بەڵام ئاودەستەکەی تازەوە بە مخالفی بەکارهاتوە بۆ هەتی ومەتی وان. لەبەرەوە مەلای مزگەوتەکەش ناتوانێ ئەمە بکە. دوایەوە سبەینێ برانی بەڕێزم ئەو خەڵکی کە لێرەوە ڕۆیشتۆتە و فێری ئەو ممارەسەیە بووە دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ ئێمە یەکترمان مارە کردو. دەمەنە ناو دەمی یەکترەوە و دوو کوڕێکتریان مارە کردو و پەرلەمانی چەپڵیان بۆ لێدا. وردە وردە ئەمە ئەکەنەوە بە شتێکی ئاسایی خۆی هەر نابێ بە شتێکی ئاسایی چونکە ئێستا لە هەموو کۆمەڵگەی کوردەواریە ئەو 30,000 کەسەی قاهرە کۆ نابێتەوە هی میسر کە بڵێم ئێمە حیزی. چونکە لە ناو کوردەواری شتێکی هەروە ئاسان نییە ئەمە قوت بچێ ئەمە بڕواتە پێش. بەڵام کە بوو بە قانون ئەم شتانەی بە دوایەتی. لەبەرەوە کە بوو بە قانون ئەم مەحکەمەی جینایەتی نێودەوڵەتیە لە لاهای ئەتوانێت سیمکارتێ لە سنفەکانە دانێ. ئەو ئیمکانیەتێکی زەخیم کارتە بۆ ئەو هیچ شتێ ناکە ڕەبتە بێ بە قومار سەناعی و برانی بەڕێزم. سیمکارتێک کە ئێستا بە $150 جاسووسەکان تەوزیعیەکەن هی ئەمریکا بەقەدەر سیمکارتێکە فرێداتە شوێنەکە دوای 20 دقیقە ڕەبتە بێ بە قومار سەناعیەوە ئەمریکا توانە ساڕوخێک موەجهکا بۆ ئەو شوێنەی بنێرە کە سیمکارتەکەی لێیە. قەسفی ماڵی مەلا عومەر لە قەندەهار بەمەکرا هەموو ئەو قەسفانەی کە ئەکرێ لە عێراقا ئێستا هەمووی بەو شێوەیە ئەکرێ. کابرای میسریان کە گرت وتی من زیاد لە 50 سیمکارتم تەوزیع کردو دوای سەریان بڕی. ئەم سیمکارتە هەروەندەیە بەقەدەر سیمکارتەی تەلەفۆنەکەیە لااسقەیەکی پێوێ لێیە کاتەوە لااسقەکە توانێ بینە بە بنی مێزەکەەوە کە لەگەڵ تۆ دانیشتووە بنی کورسێکەوە یا فرێداتە شوێنێکەوە بە 20 دقەش ڕەبتە بێتەوە بە قومار سەناعیەوە. ئیتر تەواو ئەمریکا توانێت ئەزانێت تۆ لەکوێ یا چۆ مەقسوودە بۆ ئەوەی کە قەسف بکرێت. ئەمەش بەم شێوەیە دادگای لاهای کە بۆ جینایەتی ئەم گانگانۆچیە دامەزراوە تەواوینە لە هەموو ژوورەکانە دایەنێ و ئەم مامۆستایەش مەسئولە لەوەی کە دێ ئەو شتە شەرحەکە کە شەرحی نەکرد ئەتوانێت لەسەری کۆ بکاتەوە ئەڵێ تۆ بە قانونی مزاد کردووە. و من لەو باوەڕێشام برانی بەڕێزم خوشکانی بەڕێز من لەو باوەڕێشام وەڵڵاهی ئەوانەی کە ئەم مەشروعیان تەڕح کردو مەشروعی خۆیان نییە مەشروعێکی تری خارجیە دراوە پێ بەڵام ئازا ئەو کەسانە کە اعتراف بەماکە ئەجنا ئەو کەسانە چۆن زۆرینەیەکی پەرلەمانی کوردی دەست بەردەکاتەوە بۆ گانگانۆچێ کاکە ئێستا پێیان بڵێتەوە ئەمە لایەکی یعنی گانگانۆچێ و نێربازی دەست هەڵ نابڕن.
لەبەرەوە مەشروعێکی خارجیە جگە لەوەی کە ململانەیەکە ململانەیەکی شارستانێتیە بەرامبەر بە ئیسلام ئێمە هەستی پێکەین تیرەکان لەکوێوە دێن. دوایی یەکێکی کە دەیەم خاڵی بڕیارەکانیان ئەڵێ سەرپەرشتیکردنی هەتکراوان و دڵنەواییان با هەتکراوەکە با هەتککەرەکە مێردەکەی خۆشی بوو بێت. تۆ سەیری ئەم قسە قۆڕە، یعنی ئەگەر مێردەکەی خۆی بە زۆر وتی با بخەوین پێکەوە ئەمە هەتکی کرد، ئەمە ئیغتیسابی کرد، لەبەرەوە ئەم ئیغتیساب کراوەشە بێت دڵنەوایی بکرێت. ئەمانە هەمووی سبەینێ بن بە قانون، لەبەرەوە نابێ هەروە بە ئاسانی تەماشایکەینەوە و وا بە ساویلکەی تەماشایک، وەنابێ بەو شێوەش بچووکی کەینەوە کە وەکو ئێستێ یەکگرتو یا کەسانێکی تێنێ حتا و دکتۆرە عالیە کە لە ئیسلامپەی کە مقابلەیان لەگەڵا کرد کە ئەو بڕوانامەی ماستەری لە بواری جەندەرا وەرگرتووە، یعنی سەیری کە ئەم کەلیمە خەتەرانەی کە دکتۆرە عالیە بە حیجابێکی شەوتوێتی ئەڵێ جێندەر عەدالەتێکی کۆمەڵایەتی بە ئەنجام دێنێ بۆ هەردوو ڕەگەست. ئەوە ئینسانێکی مسلمان چۆن نەماڵێ؟ دوای وەڵە مەفهومی جێندەر بریتیە لە یەکسانی بوونی ژن و پیا و لە سوود وەرگرتن لەسەر چاوە سروشتەکان لە وڵاتی ئێمە. بابە جێندەر کەی ئەمەیە؟ تۆ بە حساب ماجستێرت تیا وەرگرتووە. دوای قسە خەتەراڵێ لە بواری گشتیدا جێندەر کێشەی لەگەڵ ئایندا نییە، لە بواری تایبەتدا لە چوارچێوەی مافوئەرک و مافوئەرک کێشەمان بۆ دروستە بێ، لەبەرەوە پێویستمان بە بەدیلە لە پراکتیزەکردنیە. ئێ باشە تۆ بۆ ناڵێ هەر پێویستمان بە ڕەفزکردنەوەی هەیە، ئێمە چ پێویستیمان بەمەیە؟ تۆ ئافرەتێکی محەجەبە، تۆ چ محتاجی بەم مناقەشەیە؟ یعنی ئەمە شتێکی زۆر سەیرە. ئەگەر بریتە لە خەبات لە پێناوی یەکسانی ژن و پیا و بۆ وەرگرتنی مافەکانیان کە وەکو یەک ئیشەکەن، ئافرەتی کوردی زۆر لە پێشەوە، زۆر لە مستەوایەکی باشایە. ئەگەر مەوزوعیش لەسەرەوەی وەڵا لێیان نەدرێ، بابەوە BBC 4 نووسیوێتی هی بەریتانیا ئەڵێ لە هەر چوار ژنی بەریتانی شەوانەیەکێکیان لێ درێ. لەو مجتمع بەریتانیا کۆنەیە، لەو خەڵکە مسەقەفە و خوێنەوارن، هەمووی مافیانەیە، قانون هەمویانە پارێزێ، هەموو شەوێ چوار ژنێکیان لێ درێ. ئەم مجتمع ڕاقیانە مجتمعێکی وەکو ئەمە سکەندناڤیانە، لە بەریتانیا ڕاقیترە. تۆ بینی ژمارەی لێدراوانی ژن خەیاڵیە، چونکە ئەمە عیلاقەی هەست بەسەر قودرەتی فیزیکیەوە. ئەم ئافرەتە ڕئیسەی وڵات، ڕئیسەی حکوومەتیش بە مێردەکەی ئەتوانێت چوار شەقی نزری تێڵە، بەڵێ لە ڕووی قانونەوە مەسئولە بێت، بەڵام چوار شەق ئەتوانێت چوار شەقەکەشی تێ هەڵا و ژنەش ناتوانێت دیفاع لە خۆی بکە. لەبەرەوە عیلاقەیەکی فیزیکیە کە پەیوەندی هەیە بەسەر ماسوولکەکانەوە. ئەنجا هەر یەکەس ڕۆڵی خۆی هەیە، ئەم ژنە هەر دایکە، لەبەرەوە کولتورەکەش وا تەماشایەکە کە دایکە. گۆڕانکاریە کە بەسەر ئەمانەیە بێ شتێکی زۆر سەیر، یعنی تۆ کە تەماشای دائیرەکانی شوێنێکی وەکو سلێمانیەکەی، تەماشای زانکۆکانەکەی، تەماشای وەزارات و مجتەمەعی مەدەنی و ڕێکخراوەکانەکەیتەوە، ژن تایە بەرتۆ هەر لە هاوڵای خوێنیتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە 254 مۆزەفی هەیە، کارمەندی هەیە، نیسبەتێکی لێک نزیکن، بەڵام لە سەرپەرشتیاری پەروەردەیە کە مفەتیشن و ئەڕۆن بە قەزا و ناحێو جێگاکانە ئەگەڕێن 12 نێرینەیە، 1 مێینەیە. بەڵام لە بەشی یاساییە 3 یاسایی لێ، هەر سێکیان مێینەن. لە بەشی ئیمتیحاناتە 6 لێ، 6 مۆزەف، هەر 6 مێینەن کە سەرپەرشتیەکەن. لە بەشی محاسبە 18 ئەندامیانە، 18 محاسب، 12یان مێینەن. یعنی معنای مستەوایەکی زۆر بەرز چوونەتە پێشەوە. بەڵام ئەوەی کە عیلاقەی هەیە بەسەر جەستەوە، عیلاقەی هەیە بەسەر ماسوولکەوە، عیلاقەی هەیە بەسەر تاریکبوونی شەو و سەفەر و ماندووبوون و ئەوانەوە، نێرینەکان لە پێشترن. لە بەشی کۆمپیوتەرا 4 بە 4-ن، لە بەشی یاساییە ژنەکان 3-ن، پیاوەکان 0-ن.
بەڵام لە بەشی شۆفێریە پیاوەکان پێنجن، ژنەکان هیچی تیان نیە، مێینەیەک نابینی سایق بێت، چونکەوە بێ بەیانی زوو فەجر بڕا بە شوێن کرێکارەکانی کۆی کاتوو. و ئەگەر کۆمەڵگەکەی ئێمە ئەو ئەمانەی تیا وایە کە لە ئەوروپا هەیە، شتێکی سروشتیە بوو کە ئافرەتەکەش بە سایقە تەعین ببێ و کاتە ئیبردنەوەی هێنانە، چونکە هیچ مەناعەتێک لە سیاقی ئافرەتەکانان نییە، نە لە دینمانە، نە لە دید و کولتورمانە، نە لە دابوونەریتی کوردەواریمانە ئافرەتەکەش دەیتوانی ببێ بە سایق تەکسی ئەگەر ئەمانێکی زۆرتر هەبووە. یان لە بەشی دارتاشیە، بەشی دارتاشیەکە 30 کەسن، 23یان لە نێرینەکانن، 7یان لە مێینەکانن. ئەمە علاقەی هەیە بەسەر ماسوولکەوە، علاقەی نیە بەسەرەوەی کە یەکسان نەماون. کەوابوو لە کۆمەڵگەی ئێمە عەزیزانی من، ئەمە هەموو لافوگەزافێکی زۆر دەرەکی هێنرا و غەریب و نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە، هێنراوەتە پێشە لەبەر خاتری بە مەشروعێکی غەربی سەرخرێ و دژواریەکەشی لەوایە برانی بەڕێزم کە تۆ بێ لە پەرلەمانەکە تا باسیکی جارێکە من پەرلەمانە زۆر بێ قەدر و حسابە بێت لە دەرەوە، ڕێ هەر شتێکی پێ بڵێنی با لە پەرلەمان مناقەشەیەکا بۆمان قەداسەتێکی داتێ دوایی یاساییە داتێ، بابە تۆ 100 جار هاوارکەی بە 100 مەسعود بەرزانی ئیمزایکە بڵێ ژن و پیا وەکو یەک میرات وەرەگرن، هەر زاڵ نابیتەوە بەسەر ئەم قورئان و ئیسلامەیەکە فەرمێ للذەکەری مثل حەظ الأنثەیین. تۆ هەتا ئێوارە و 100 مەسعود بەرزانی ئیمزایکە ناتوانی ژن و پیا وەکو یەکسان کەی، چکە خوای گەورە فەرمێ وليس الذكر كالأنثى. لبرا تو قرأ توبي قوري دينك هموي بقورة أو كاتو زور عسان تو تواني أو قانونان هموي بقورة. والله ما زارو سيصط علماني بسط لأو كوتونة ملا لبارو خيشي احتلالا لسردمانك كإما همو لزندانا لجر قهر وغزبي كرداية علمانية أنا عليني بيتوها أما هروا أروا أما هروا ناروا. بەڕاستی وەکو کاکی کرام کەریمەڵێ مسلمانان ئێستا لە کوردستانە پەڵنیان خواردوت، لە گڕکانێکە ئەژین، ماوەیەکی تر تەحەمولی ئەو هەموو زەختە ناکەن کە لە سەریان دروست دەکرێت. جەلادی و زەوتکردنی ئازادیمان و مەحرومکردنی خانەوادەمان و ئەم هەموو تەزکیە حیزبەی کە ڕزگار نابین لە دەستی. لەبەرەوە برانی بەڕێزم ئەم قانونە شەرمی لێ مەکەن، بە یاسای گانگانۆچێ بیناسێنن و بشزانن و متابعەشی بکەن و بزانن چێن ئەوانەی کە دەستیان بۆی هەڵبڕیوە. و من لە تەرەفی خۆشمەوە ئێستا مەجموعەیەکی زۆریانم ناونوس کردوتەوە بۆی بیان ناسێنین بەو میلەتە بڵێن ئەمانە بوون کە دەستیان هەڵبڕی بۆ یاسای گانگانۆچێ، بزانین کامیان عیزە یان نێربازە بۆی سەوتی نەدەینەوە. ئەمە نامانوێت لە پەرلەمانەکەمانەوێتێکی تیا بکە وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ، وەکو ئەو بێ، وەکو ماوەردی لە سیاسەت بزانێ. نامانوێت چێ لەوێ بێ حیزبێکە سواری خۆیکە یا گەڵفشەیکی مێینە بێ، نەزانین ئەو حەوتەی کە ڕۆیشتووە حەوتی تر بەدوایە هاتووە، وتی دایە تۆ چەند شوو کردوتی وەڵا ڕۆڵە نازانم، نۆ لەم هۆزی، نۆ لەو هۆزی، نۆ لە هۆزی برایمە قۆزی، نۆ لە بەر بە ڕۆژکە خۆیانە دۆزی. ڕۆڵە وەڵا ئەم هەموو حەوتانە زەربی یەک و مێردێکی تیان دۆزەرە بڵێ هەمە باوکی منە. ئەندامێکی گەڵفش چۆتە پەرلەمانەوە و ئافرەتێکی چەقاوەسوو پێی وایە وەڵا زۆر پێشکەوتو خوازەکە وەختێک ئەمە تەرحەکە. ئێمە چۆن ئەمە قبوڵەکەین؟ ئەم خەڵکە مسلمانە چۆن ئەمە قبوڵەکە؟ لەبەرەوە بەڕاستی حەقی خۆیەتی متابعەی ئەم یاسای گانگانۆچێ بکەین و بزانین مەسعود بەرزانی بە تەکیدیشم مەسعود بەرزانی ئیمزای ناکە. تەکیدیەکە چییە؟ یعنی من پێم دوورە لەوەی کە ئەو ئیمزای بکە، بەڵام ئەگەر ئیمزاشی کرد شتێکی زۆر سەیر دەرەچێ ئەو کاتە کافرێکی مطلق و مرتد بە قانونێکی زۆر عیب و عار کە ئەیلکێنێ بە خۆی و عەشرەتەکەیەوە و لێشی نابێتەوە دوای. بە هەر حاڵ خوای گەورە ئێمەش و ئێوەش سەلامەت و سەرکەوتووکە، خوای گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی، بشمان خاتە ریزی ئەو کەسانەی کە سەربەرزانە بە جورئەتەوە دیفاع لە دینەکەی خوای گەورەکەن و مقەدەساتی مسلمانانە پارێزن. خوای گەورە ئێمەش و ئێوەش سەلامەت کە و سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت والسلام عليكم ورحمة الله وبركاته.